دەچینە ماڵی سەرۆکی ئەمریکا. ئێستا ئێمە لە بەردەم دەرگای سەرەکی کۆشکی ئاندرۆ جاکسنین لێرە لە هێرمتچ. گرنگە ناوەکەی بە تەواوی بزانین. ناوچەی هێرمتچ و کۆشکەکە بە یەکەوە تەواوکەری یەکدین. کاری منیشەوەیە ڕێنمایی سەردانی کەرام بکەم و زانیاریان لەبارەی کۆشکەکەوە پێ بدەم. گەشتێکیش بەنێو کۆشکەکەدا نزیکەی نیو کاژێر دەخایەنێت. بەگشتی لێرە لە پێشەوە دەست پێ دەکەین. باس لە نەخشەی تەلارسازی و هەروەها مێژووی دروستکردنی کۆشکەکە دەکەم. دواتریش کە دەچینە نێو کۆشکەکە وردەکاری دیکەی دەخەمە ڕوو. زانیاری بە خەڵک دەدەین کە ژیان لەم کۆشکە لە 1830 بۆ 1840 چۆن بووە. ئەمە ئەو ماوەیە بوو کە ئێمە باسی دەکەین. بەر لەوەی بچینە ژوورەوە زانیاری لەبارەی مێژوو پێکاسەی دەرەوەی کۆشکەکە دەخەینە ڕوو. ئاندرۆ جاکسن بۆ یەکەم جار هاتە نێو ئەم کۆشکە لە 1804 تاوەکو دواتر بووە حوتەمین سەرۆکی ئەمریکا. بەڵام ماڵیان هاتە نێو ئەم کۆشکە لە هێرمتچ لە ساڵی 1804. سەرەتاش کە هاتن کۆشکەکە بەم شێوەیە بوو کە لەم وێنەیەدا دیارە. ئێمە بەم وێنەیە دەڵێین یەکەمین کۆشکی هێرمتچ. خانوویەکی سادەی دوونهۆمی بوو. ئاندرۆ هاوژینەکەی ڕیچڵ بۆ ماوەی 17 ساڵ تێیدا ژیان. ئاندرۆ جاکسن جەنەراڵ بوو لە شەڕی 1812 دژ بە بریتانیا. لە کۆتاییەکانی شەڕی 1812 لە جانیوەری 1815 ئاندرۆ جاکسن سەرۆکی سوپایەکی زۆر فرەپێکاتی ئەمریکا بوو بۆ دەرکردنی بەریتانیەکان کە بە جەنگی نیو ئۆرلیانز ناسراوە. ئەم جەنگەش یەکێک لە دەستکەوتە بەناوبانگەکانی جاکسن بوو لە ژیانیدا و وەک پاڵەوانی جەنگەکە ناسرا. ناوبانگی پاڵەوانی جەنگیەکەشی بە هەموو وڵاتدا بڵاو بووەوە. ئەمەش وای کرد جاکسن بیل لە خانوویەک بکاتەوە کە لەگەڵ پێگە و بناوبانگی بێتەوە. پێگە و ناوبانگی بێتەوە. بۆیەش یەکەمین ڤێرژنی کۆشکەکە لە 1819 بۆ 1821 دروست کرا. کاتێکیش جاکسن سەرۆکی ئەمریکا بوو کۆشکەکە نۆژەن کرایەوە. بۆیەش لە ساڵی 1831 بەشی پێشەوەی دەستکاری کرا و ژمارەیەک دینگەی بۆ زیاد کرا. هەروەها بەشی دیکەشی لە هەردوو لاوە بۆ زیاد کرا. بەڵام کۆشکەکە لە ساڵی 1834 بەڕووداوی ئاگرکەوتنەوە سووتا. بۆیەش هێشتا ئەو کۆشکە نییە کە ئەو کاتە هەبوو. بۆیەش لە دوای ئاگرەکە جارێکی دیکە نۆژەن کراوەتەوە و دەستکاری کراوە. ئەو کۆشکەش کە ئێستا دەیبینن لە 1837 نۆژەن کراوەتەوە. ئێرە ماڵی ئاندرۆ جاکسنە کە سەرۆکی ئەمریکا بووە، حوتەمین سەرۆکی ئەمریکا بووە. ئەم ماڵی لە ناشڤیل تێنسیە. دوایەوەی کە ماوەی سەرۆکایەتی کۆتایی پێدێت لە ساڵی 1837 دێت لێرە دادەنیشێت و تاوی ژیانی لێرە بەسەرەبات تاوکە و کاتێک کە کۆچی دوایی شەکات لێرە لە یەکێک لە ژوورەکانی ئەم ماڵە کۆچی دوایی کردووە. ئەم ماڵە مێژووی سەرۆکێکی ئەمریکامان پێ دەڵێت کە ژەنەراڵێکی سەربازی بووە و سەرۆکێک بووە لە کاتێکی گرنگ لە مێژووی ئەمریکادا و لێرە هەموو ئەو شتە تایبەتانێک کە سەرۆک جاکسن بەکاری هێناون لە ماوەی ژیانیدا لێرە هەڵگیراون و پارێزراون. و ئەوەی کە لێرەش هەیە و تەنانەت هەندێک دیاری تایبەت کە لەلایەن سەرۆکانی پێش ئەمریکا بوون منە لەلایەن سەرۆک جۆرج واشنتن کە پێی دراوە مۆمێکی تایبەتە ئەم مۆمەش لێرە هەڵگیراو و ساڵانە خەڵکانێکی زۆر دێن سەردانی ئەم ماڵاکەن بۆ ئەوەی ئاگداری مێژووی ئەمریکا و ئاگداری مێژووی ئاندرۆ جاکسن بن کاتێک کە سەرۆکی ئەمریکا بووە. The president paid $475 for that piano. Guys, let me put that in perspective for you. It's really important to have زۆر گرنگە کە میوانە بیانیەکانمان بێنە ئێرە و بزانن کە ژیان چۆن بووە لە سەدەی 19. چونکە سەرۆک جاکسن یەکێکە لە سەرۆکە هەرە بەناوبانگەکانمان. گەشتیاران کەمێک زانیاریان دەبێت لەبارەی مێژووی ئێمە و بۆیەش گرنگە بیرۆکەکان لە نێوان وڵاتانی ئێوە و ئێمەدا هاوبەشی پێ بکرێت. ڕووبەرەکەی 8,000 پێ دووجایە. 6 ژووری خەوتنی تێدایە، ژوورێکی خوێندنەوە و ئۆفیسی کارکردنی تێدایە، کتێبخانەی سەرۆک و ژووری نان خواردنیش لە پشتی ئێمەوە. هەروەها چەند ژوورێکی دیکەش. بەڵێ 8,000 پێ دووجایە، واتە کۆشکێکی زۆر گەورەیە. ئەوەی لە پشتی منەوەیە پەیکەلی لوئیس کاسە.
وەزیری جەنگی سەرۆک بووە لە ئیدارەکەیدا. ئەمە لیڤایە وەزیری سوپای دەریایی بووە. هەروەها ئەگەر بتوانی ئەم وێنەیەم پێ بدەیت لە ڕاستیدا ئەمە هانایە. هانا بەرپرسی خزمەتکارەکان بووە. ماڵەکە خزمەتکاری زۆری تێدا بووە لەگەڵ ژمارەیەکی زۆر کۆیلە. دا خزمەتکاری تێدا بووە کە هانا بەرپرسیان بووە. هەروەها 150 کەسی دیکەش لە کێڵگەکان کاریان کردووە. ڕاستی هێرمتج بەر لە شەڕی نێوخۆیی ئەمریکا ئەوە بوو کە جاکسن کەسێکی دەوڵەمەندی خاوەن کۆیلە بووە. بۆیەش ناتوانین هەموو چیرۆکی ئێرە بە تەواوەتی بگێڕینەوە، بەڵام هانا بەرپرسی خزمەتکارەکان بووە. Very proud of y'all's history and recent history.